چۆنی دیمەن بەخێر بێ باشی باشی باس بۆ دوکەوتی تۆزێک مەژغوڵی گۆڕین و ئەوانەوتم باشی لە بەرەوەی بابەتی ئەمڕۆمان لاسایکردنەوەی ناتوێت لاسای کەس بکەیتەوە تەمان ئەمێ خۆم بم خۆ لاساکردنەوە هەیە بەڵام بە شوەیەکی سلگی باش وایە بە دڵنیاییەوە هەمومان جار بەجار لاسای خەڵکی ترەکەینەوە باشە میوانەکانیش لە ڕێن تۆزێکتر چاوەڕێەکەی هەتاگەن باشە؟ میوانن وێ جارەیەن بەرنامەیە گەنجانە سعدوڵە خالید لە ساڵە 1990 لە هەولێرێژی دایک بوویە خوێندەکارێ دیبلۆمە لە ئەندەزیاریە نەفتی سعدوڵە چاڵکڤانێ مەدەنیە کافیا نووری ساڵە 1990 لە هەولێر ژی دایک بوویە خوێندەکارە بەکەلۆریۆسە لە کولیژەیە دەرمانسازیە کافیا خوێندەکارە ئەحمەد جەمیل لە ساڵە 1982 لە هەولێرێژی دایک بوویە خودیە باوەڕنامەیە ماستەرە لە یاسا ئەحمەد یاسا ناسە هاوکار جەبار لە ساڵە 1980 لە هەولێرێژی دایک بوویە خودیە باوەڕنامەیە ماستەرە لە پەیوەندیە ناودەوڵەتی هاوکار نویسەرە بەخێر بن زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان پێش ئەوەی کە بچینە ناو گفتوگۆکانمانەوە ڕای چەند گەنجێکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئایا لاسایکردنەوە و چاولێکەری ژیانی گەنجانی ئێمەی داگیر کردو یاخودنا بابەیەکە و بینەری بین تا چەند هەستەکەی لاسایکردنەوە و چاولێکەری ژیانی گەنجانی ئێمەی داگیر کرد بێ بەڵێ ئەگەر تۆ سێرکەی لەم ڕۆژانیان لەم سەردەمەیە هەستەکەی بەڕێژەیەکی بەرچاو هەست بە و خۆ ئەەکەی چونکە وەکو خویەکی لاتۆ لاسایکردنەوە ئەگەرەوە کە سنێکە لەوێ چێ خۆی تووشی شتێ بکە جا لاسایکردنەوە چەند جۆرێکی مەسەن هیوای حەزەکە لە مۆدێل و جلوبەرگە لاسای کەسی بەرامبەر کاتەوە هیوای حەزەکە لە جوانکاریەکردنی جوانکاری لە جەستەیە لاسای کەسی بەرامبەر کاتەوە لاسایکردنەوەش دوو سەرچاوە یەکەم کشت بە پێویستی و کەسەکە و کەسە پێویستی بۆ شتێ ئەوێ بکاتەوە یاخود لاسکردن بە کەمیە جا ئەوەی کە هەست بە کەمیەکە ئەوێ هەرچۆنە بێ بۆ شتە بگا کە لاسایکاتەوە لەوێ هەندێکات سەرنجامی خراپیە بێ و لاسایکردنەوە لەوێ نەتوانێت بۆ شتە بگا کە خۆی ئەوێ ئەمەش دووچاری چیەکە دووچاری ینی حاڵەتێکی نەفسی ناخۆشەکە چونکی بۆ بەرام سێرەکە بەرامبەرەکەی گەشتووە بۆ شتە ئەم پێی نەگەشتووە ئەمەوە لەم کەساکە کە بۆ بیرکاتەوەم کەسێکی فاشلە کەسێکە ناتوانێت وەکو بەرامبەرەکەی بەهێز وەکو بەرامبەرەکەی سەرکەوتو بێت سەیەمە خەڵکەکە جلێک ئەوی ترێ بینێت چەند جوانە با بچ منیش لە مزرکە بکەم بۆ لە مزرکە بڕەنەوە ئەیتر بکڕە با سعرەکە لە مناسبتر بێت و با شتێ لەوەی هەرزانتر بێت بۆ لە ئاچی لەما کڕی هەستەکەی ئەو چاولێکەری و هاوکات لاسایکردنەوە ژیانی گەنجانی بە تەواوەتی داگیر کرد تۆ خۆت وەکو نمونە لات بێت لە چی ئەیبینی بێجگە لە جلوبەرگەکەی باس قورئان لە سیارە لە هەموو شتێ ئەو سیارە کڕێژ ئەچێ لای باوکی من باوکە ئەو کوڕە سیارە کڕی منیش ئەبێ سیارەمە بێ باوکیشی لە دەستی نایەتن یان ناسەرە بێ یان بیکات بەشەڕ لە ماڵەوە یان شتێترە تا چەند هەستەکەی چاولێکەری هەمووی چاولێکەریە هەمووی سەیری ڤیددیۆی ئەوروپی و ئەو شتانە دەکەن هەمووی چاولان دەکەن و خاستان دە ڤیددیۆ هەیە ئێستا کە هاتیە کچیان کوڕ گۆرانی دڵێتەوە لەگەر ڤیددیۆیەکەی لەگەر ساڵتەکەی ئەمون چاو لە ئەوروپی دەکەن باش ئەی لە شێوازی بیرکردنەوە لە جلوبەرێک لە شێوازی ژیانکردن هەمووی هەر ئەوروپیە هەمووی چاو لە ئەوروپی دەکرێت چێ چاو لە خۆمان ناکە سەیری مەسەلێستەیەک بخۆم سەیری برایەکەم ناکەم سەیری باوکم ناکەم تجلێکی لەبارە سەیری دەستورێکی ئەوروپی دەکەم میسا لەسەر خۆم دێن بۆچی لەوانێ وەکو خۆت ناشی مەسەرەن حەز ناکەی جلێ بەدڵی تۆ بێ شتێک بێ خۆت دەستنیشانەکەی نەک لەبەر مەسەرەن من لەبەری تویا ببینیم بڵێم وەڵامیش حەزم لەم جلەیە ئەیکڕم خۆی دەزانی چۆنە ئێستا تو مەسەلا من جلەکم کڕێت تۆش دەچی دەیکڕی کابرا زوو پێ دەرێ دەرێ هەان لە ئیمنی کڕە ناڵێ کابرا نارێ پیرۆزت بێ زۆر جوانەیەک هەمان شمەکمان لە بەرەیان شتا کابرا دەرێ هەان لە ئیمنی کرە چوی چاوت لە من کردی یان بۆچی لێ من کڕێت یان دەرێ ئەم لەبەر ناکەمەوە کە ئەتو کڕێت بۆ چوونی گەنجەکانمان بینی کاک ئەحمەد ئێمە لای تۆ
باکەم پرسیارمان ئەوە بێ لاساییکردنەوە تا چه ئاستێک ژیانی گەنجانی ئێمە داگیر کردووە لە هەرێمی کوردستان. ئێمە لە سەرەتا بێ پێناسەیەکی لاساییکردنەوە بکەین. من پێم وایە ئەمە دیاردەیەکی جیهانیە لە هەموو کۆمەلگاکاندا هەیە، بەڵام بە ڕێژەیەکی جیاواز. هەرێمی کوردستان بە دەرنیە، گەنجانی هەرێمی کوردستان بە دەرنی لەم دیاردەیە، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێنێ من پێم وایە زۆر لە ڕێژەکە زیاتر ئەمە شەگەڕێتەوە بۆ پەروەردەی تاک لە هەرێمی کوردستانە، چونکە ئەم دیاردەیە ڕەبتە بە خودی کەسەکانەوە زیاتر دیاردەیەکی ناو ناخی سروشتی ئینسانەکانەیە. بۆیە من پێم وایە لە هەرێمی کوردستانە هەیە تاچی ئەمە تاکێکی بەرهەمهێر نییە، ئەوەنەی تاکێکە پێی خۆشە شتەکانی کۆپی پێز بێ. ئەمەش بۆ کۆمەڵی هۆکارگە لەگەڕێتەوە کە ئێمە توانین لەگەڵ هاوڕێکان لەسا لێرەدا مناقەشەی بکەین و گەنگەشەی بکەین. بۆیە پێم وایە ئەمە لە هەتەواوی جیهاندا هەیە، بەڵام بە ڕێژەی جیاواز هەر لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر فەرقی هەیە. ئێمە ئەگەر بوت سیرکەین لە خۆرهەڵاتی ناویندا ڕێژەکە بە ڕێژەیەکی زۆرە، توانین بڵێن ئەم شەپۆڵەی جیهانگیری مۆدێرن جیهانگیری سەقافی کە هات وای کرد کە ئەم دیاردەیە زۆر زیاتر بێت. توانین بڵێن هەرێمی کوردستان ئێستا مختبەرێکە بۆ ئەم جیهانگیریە و تاکی هەرێمی کوردستان ئەوێ لە ڕێگای ئەمەوە جۆرێک لە خۆ بەتاڵکردنەوە جۆرێک لە بێئیشی وای کردووە کە ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان زیاتر بێ و بۆ ئەوەی ئێمە ئەم دیاردەیە بنبڕ بکەین یان کەمی بکەینەوە پێویستمان بە کۆمەڵی شت هەیە، پێویستمان بە پلانێکی درێژخایانەیە، پێویستمان بەوە هەیە بەسەر سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستانەدا بچینەوە، پێویستە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەڵی خۆرجی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش بەدەرنین لەوەی کە مقەسیرن نەمانتوانیوە لە قۆناغەکانی باشە. ئێمە دواتر باسی چارەسەرەکانەکەین. کافیەخان بەڕای تۆ گەنجانی ئێمە لەسەر چ بنەمایەک ڕەفتار و ڕوخساری خۆیان هەڵەبژێرن؟ لە ڕاستیدا لە کۆمەلگای ئێمە لەسەر هەموو بنەماکان یەکەمش لەسەر مۆدێل کە ئێستا لە کوردستان زۆر بەربڵاوە کە هەریکەوە هەڵەستێ لاسایی یەکترە یان لاسایی شتێکە کاتەوە لاسایی کەسێکە کاتەوە لە بواری مۆدێل، ینی ئەتوانین بڵین بوونێتە ڕۆڵەی مۆدێل. دووەم شتیش لەسەر لاساییکردنەوە لەسەر کارکردەوەکانیان ئەگەر هاتووە لاسایی ئەو گەنجانە لەسەر کارکردەوەکی باش بێ ئەو گەنجانەمە زیاتر بن بە بەرهەمهێنەر نەک بەکارهێنەر. ئەگەر هاتوو لاساییکردنەوەکە لەسەر شتی خراپێ ئەوە زۆر ئیفێکت کاریگەری نێگەتیڤی دەبێت لەسەر کۆمەلگا. بەڕای تۆ زیاتر لایەنی نێگەتیڤە یان پۆزیتیڤە؟ کوردستان زیاتری نێگەتیڤە، ئەنی ئەوەی کە بە چای خۆشمان نەبینین زیاتر گەنجەکان بەلای شتی خراپ هاتن بەلای شتی باشان ناچن. باشە کاگاوکار هۆکار چییە گەنجانمان ئەوەندەی کە لاسایی مۆدێل و جلوبەرگ و کۆمەڵشتی گرانبەها ئەکەنەوە بۆ شێوەیە لاسایی گەنجانێ ناکەنەوە کە ئێمەش گەنجی باشمان هەیە، گەنجی داهێنەرمان هەیە، گەنجی ڕۆشنبیرمان هەیە، بۆ زیاتر ڕویان کردوتە ئەو لایتر. بەخۆی شتێکی پێ دەڵێن بتخوازی کاڵە و بتخوازی کاڵک بە تایبەتی کە کاڵا دەهێنرێتە بازارەوە و بۆ ئەوەی ڕەواز پیدا بکەوە بە تایبەتیش بۆ نەوەی نوێ ئەوەی گەنجە لەوێن دەڕ ڕەواز پیدا دەکەوە لەوێن ئیشکالێتەکە سەر هەڵدەدا. بەڵام من پێشەوەی بێم وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە، من پێم وایە زۆربەی ئەو چاولێکەرانەی کە هەیە کێشەیەکی گەورە نیە بە نسبەتی گەنجەوە، کێشەیەکی گەورە نیە بەو ڕادەیە کە گەنج لە کۆمەلگای ئێمەدا بە کۆمەڵی قەیران و کێشەی دیکەوە دەناڵێنێ کە ژیانی لێتاڵ کردووە. دواتر مەسەلەن ئەگەر چاولێکەریش بێ بڵێن کە کێشەیەکی گەورە نییە، کێشەیەکی گەورە نیە بۆی کە مەسەلەن ئەگەر کاکشاباس باسی کرد بۆچی چاولێکەری خەڵکی خۆمان ناکە. مەسەلەن من نومەنت بۆ دێنمەوە لەو ڕۆژانە هونەرمەندێکی بە ناوی عومەر چاوشین وازم زۆربەتان دەیناسن. ئەگەر بەس تەنیا ژیانی ئەو کابرای ئێستا چاولێ بکەی هیچ گەنجێک مەسەلەن توانای ئەوەی هەیە چاو بێ وەکو عومەر چاوشین بێت، چکە دەزانی دوا ڕۆژەکەی چی دەبێتن. مەسەلەن لە کۆمەلگای ئێمە کەسێکی وەکو فەرات پیرباڵ چ کەسێکی دەتوانێت مەسەلەن تەقلیدی فەرات پیرباڵ بکاتەوە، چکە دەزانی دەرەنجامەکەی چ دەبێت. بۆی باشترە تەقلیدی کەسێک بکاتەوە لە دەرەوە، چکە دەزانی پاشەڕۆژی ئەو کابرایی چۆنە چۆن نییە و هەمووشی هەموو چاولێکەریی چاولێکەری خراپ نییە. ئێمە بە تایبەتی گەنج لە قۆناغێکدا لە قۆناغی فێرکاری قۆناغی گۆڕانکاری و لەو قۆناغی فێرکاری گۆڕانکاریە پێویستی بە چاولێکەری پرۆسەیە، بەڵام کێنێ دەبێتە کێشەیە ئەگەر خراپ تێدا قۆڵ بووە ئەگە ئەو چاولێکەری ئیستیغلال کرا هێنران بە کاڵایان کرد لە ڕێگای کاڵاوە مەسەلەن ئیستیغلال کرد لە ڕووی ئابووریەوە ئیستیغلال کرا ئەوە دەبێتە کێشە. ئەگەر نادەمن کێشەنی ئەگەر گەنجێک بێ وەکو زێدان بێ، مەسەلەن گەنجێک بێ وەکو مایکل جاکسۆن بێ، گەنجێک بێ وەکو هەر کەسێک بێ، چکە ئەو بەشێکە لە گۆڕانکاری فکری و هەروەها گۆڕانکاری ژینگەیی کە دەیەوێت خۆی بدۆزێتەوە. کاک سعدوڵڵا لە مەسەلەن گەنجانی ئێمە زیاتر لاسایی چ شتێکەکەنەوە؟ لە نێو کۆمەڵگەی کوردیدا و گەنجانێک کە زیاتر لاسایی دەکەنەوە زیاتر مۆدێل و فۆتۆگرافەر بەڕاستی ڕێژەیەکی بەرچاو لە مۆدیلەکان و
فۆتۆگرافەرەکانمان هەیە ئەوەیە کە کامێرەیەک لێ دەست دەگریت و بەناوی فۆتۆگرافەر تەقلید دەکاتەوە ئایا اختصاصی فۆتۆگرافەری تێدا هەیە ئایا ئەنی کۆمەڵێک پرسیار لە خۆ دەگرێتن ئەو ویشەیەکە ئەو دەکاتن ئایا وەرە تەماشا بکەن بەلایانی ئەکادمی فۆتۆیەکانی دەگرێتن بینە سەر مۆدیلیش مۆدل هەرچی هەڵدەستێتەوە و گەنجە دڵێ من مۆدلم یاخر وایە تو ئەتەکێتی مۆدلینگ تێدایە ئایا تو هیچ مەرجەی مۆدلینگ تێدایە زیاتر لە کۆمەڵگەی کوردیدا بەڕێژەی بەرچاو کە زۆرە لە کۆمەڵگەی کوردیدا ئەوەیە مۆدلینگ و فۆتۆگرافەرە هۆکارەکەی چیە کە زۆر ڕویان لەو لاساییکردنەوەی کردووە هۆکارەکە ئەوەیە کە گەنج کە تازە پێ ڕادەگاتە مەسەلەن برێ بەدائیمی حەزی لە جلی جوانە و حەزی لێ یعنی شتێک بکاتن کۆمەڵگە چاو ببتە ڕقام وەکو بناسلێ لە ناو کۆمەڵگەدا بە شێوازەکی جوان بەڵام ئەو شێوازەی جوانەی ئەوان هەتا ئێستاکە چێشە و بێچەی زۆری لێکەتیتەوە ینی ئەوان دەیانەوێت بە شێوازێک دەرکەون بە شێوازێکی مۆدلینگ دەرکەوە یان بە شێوازێکی فۆتۆگرافەر دەرکەون باسی جلوبەرگت کرد لێرەوە کافێخان شتێک هەیە کە ئێستا زۆر لە ناو گەنجانی ئێمە باوە ئەچنە زانکۆکان وەکو بڵێن ئەوەیەکی فاشن مۆدلی لێ هاتووە هەمویان بە جوانترین شێوە خۆیان نەگۆڕن بە جوانترین شێوە میکاپەکان بەڵام ئەگە سەیری وڵاتەکانی تر بکەی لەوانەیە خوێندکارەکان هەموو ڕۆژێک یەک جل لەبەر بکەنەوە ئەسم بەلایەنەوە گرنگ نیە چ جۆرە جلێک لەبەرەکەن هۆکاری ئەوە چییە؟ ڕاستەکەی ئەو هۆکارەکەی گەرێتەوە بۆچی بۆ ئەوەی گەنجەکانمان گەنجی کوردستان بە گشتی فکری خاڵیە فکری ئەوەندەیە کە لە منداڵیەوە پەروەردەکراوە تۆ ئەبێ لەوە بچیت تۆ ئەبێ ئەوها بکەیت فکری لە زانست و زانیاری خاڵیە یعنی ئەگەر تۆ کەسێکی بەڕێتانی بێنە لەگەڵ گەنجێکی کوردستان داینە ئەو گەنجی بەڕێتانیا لە ماوەی ساڵێکدا لەوانەیە دە کتێب بخوێنێتەوە ئەتو بێنە لە گەنجە کوردەکە لەوانەیە سێ کتێبی پێتەواو نەکرێت باوەڕەوان لەوانەیە کتێبی زیاتر بخوێنن چکە دەکتێب کەمە بێ بۆ ساڵێک زۆر باشە کاک ئەحمەد چی وای کردووە ئەم گەنجانەمان ئەوەندەی ئەیانێ لاسایی کەسانی تر بکەن نەک بەو شێوازە مۆدلێک کە کاک سەعدوڵڵا لەو چوارچێوەیە کۆی کردەوە ڕووی تر زۆرە بیرکردنەوەی تر زۆرە چی وای لێ کردووە بەس لاساییکەرەوە بن بەرهەمێنەر نەبن ئەما گەڕێتەوە بۆ پەروەردەی تاک لە هەرێمی کوردستان بەداخەوە لە هەرێمی کوردستان لە منداڵیەوە ئەو پەروەردە وای دروست کردووە کە کەسێک بێ باوەڕی بەخۆی نەبێ داهێنەر نەبێ ئەگەر سیرکەی لە هەرێمی کوردستانە ئەوەی هەیە زیاتر تەقلیدە لە وڵاتانی دراوسێ یا وڵاتانی بڵێن ئەوروپیەوە چونکە لە سەرەتای پەروەردەوەی مە کێشەمان لە سیستەمی پەروەردە هەیە لە هەرێمی کوردستانە پێویستە ئەم سیستەمەی پەروەردەی هەرێمی کوردستان دووبارە بە سەرداچوونەوەی تێدا بگرێت ئێمە تا ئێستا وەزارەتی خوێندنی باڵا و پێداچوونەوەیەکی بەسەرا بکرێت چی بکەنی ئەبێت ئەو سیستەمە کۆنەی پەروەردە کە هەمانە لا ببردرێت بە سیستەمێکی مۆدێرن ئێمە دەست پێ بکەین ئەبێ خێزانەکانمان بۆ نمونە تۆ ئەتەوێت جلێکی جوان لە بەرەکە گەنجی ئێمە کە هیچ کەسێ نییە پێی بڵێت زلەکە زۆر جوانە کە چێتە ماڵەوە دایک و باوکی دەستخۆشی لێ ناکەن ناچار ئەم گەنجە ڕسمێکی خۆی گرێت و ئەچێت لە سوۆسیال میدیا لە فەیسبوکەوە بڵاوی کاتەوە چاوەڕێ ئەو لایکانەیە کە هاوڕێکانی بۆ یەکات ئەوێت تەقلیدی ئەو شتە بکاتەوە جۆرێک لە خۆ بەتاڵکردن هەیە لە هەرێمی کوردستانە ئەمەشە گەڕێتەوە بۆ بۆی ئیشی گەنجی ئێمە وای لێ کردووە ئەوەندە بەدوای چاولێکەری بێ ئەوەندە بەدوای ئەوە نەبێت کە خۆی دروست کرد بێ تەنانەت دەسەڵاتی جێبەجێکردنیش لە هەرێمی کوردستان نەهاتوە هانی گەنج بدا بۆی داهێنەر بێت تۆ داهێنانێکی گەورە ئەەکەی مجرد دەستخۆشیەکت لێکرێ هیچی تر و هەروەها یاسایەکی تایبەت نییە بە پاراستنی ئەو داهێنانەی کە تۆ ئەیکەی ئێستا گفتوگۆی ئێمە ئەیکەین لەوانەیە تاکێک بینەرێک لە بینەرەکان گفتوگۆی ئێمە ئەنووسێتەوە لە دووتوی کتێبێک چاپیەکات و بەناوی خۆی بڵاویەکاتەوە لەسەر چاولێکەری و ڕۆڵی گەنج و چاولێکەری هیچ شتێکی یاسایینە کە تۆ پارێزگاریت لێ بکە بتوانێت ئەو داهێنانەی کە خۆت ئەیکەی داهێنانەکە بەناوی تۆ بێ هیچ کەس ناتوانێت ئەو داهێنانە بۆ خۆی ببە بۆیە من پێم وایە دەسەڵاتی جێبەجێکردن ئەرکی سەرشانی قورسە بۆی کە بتوانێتن گەنجێکی وا بەرهەم بێنیت ئەم گەنجە تەنها کۆپی پێست نەبێت گەنجێک بێەوە من پێم وایە لاساییکردنەوە تەنها لە بۆ لە گەنجنی هەموو سێکتەرەکانی گرتوێتەوە ئێمە لاساییکردنەوەمان لە ئیدارە و بەڕێوەبرنە هەیە ئەو ڕۆتینیاتێک کە لە نظامی پێشوە تا ئێستا ماوەتەوە ئێمە لە سیاسەتە هەمانە لایەنە سیاسەکان بە ڕادیکال و ئیسلامی و ئیشتیراکیەکان هەر چوار مەدرسە ئیشتیراکیەکە گەر سیر هەمووی کۆپی پێستە ئەمە بۆمان دەرەکەوێت کە تاکی ئێمە تاکێکی بنیادنەر نییە ئەمەش بۆ کۆمەڵی فاکتەرێکەوێتەوە کاکاوکار ئایا ئەو لاساییکردنەوە و چاولێکەریە پەیوەندی هەیە بەبێ ئیشی گەنجەکانمانەوە بەشێکی لەوانەیە بەشێکی ئەمە بێ
چونکە ئەگەر بینەوە دەبی بگەڕێنەوە گەنجی وەکو مرۆڤ مەسەلەن هەر ڕۆژانە نزیکەی 50,000 بیرۆکەی جیاواز بە مێشکی دادێتن بەڵام ئەو بیرۆکانە هەمووی لە سێ ڕێوە زیاتر ئەوەی کە پێ دەڵێن هەستەکان لە ڕێگای هەستەکانەوە کە وەری دەگرین هەروە لە ڕێگای بیرکردنەوەی خۆمان کە فکر لە شت دەکەینەوە ئەوە لە ڕێگای ئەو ڕفتارانەی کە دەیکەین و بەشێکیشە پێویستە بە خودی خۆمان لە ئەوەی کە لە سروشت کاریگەری لە سەرمانەیە ئەو ژنگەی کە تێداینە چەندە ژنگیەکی ئەوەیە کە بنەوە بتوانین ئیبداعی تێدا بکاتن چاولێکەر نەبێ و ناخی خۆمان مەسەلەن چەندە ئەو توانە و لێهاتوویمان هەیە و ئەوانە هەموو کاریگەری بە هەمان شێوە کاردانەوە مەسەلەن ئەتوکە چاولێکەری دەکەی کاردانەوەی خەڵک بەرامبەرەوە چ دەبێت خەڵک دەستخۆشی لێ دەکا یانەوەتە دژت دەوەستێتەوە لێرە لەبەرستانە چۆنە دەستخۆشی لێکرێ یاخود دژی ئەوەستێتەوە بەخۆ یەکشت هەیە ئەوانی کە چاولێکەرن ئیشی چاولێکەری زۆر ئاسانە هەر ئینسانێک کە شتێکی نوێ بکاتن زیاتر تووشی هەڵە دەبێت کە تووشی هەڵە بۆ خەڵک چی دەکا سەرکۆنەی دەکا کە سەرکۆنەی کرد چی دەبێت تووشی سادبوونەوە دەبێت بەڵام بەدی کەسێکی چاولێکەر بێ کەسێکی چاولێکەر بێ بە پێچەوانەوە ئەو هەڵی ئەوەی دیکە کردیتی هەڵەکەی ویش دووبارە ناکاتەوە شتەکە باشتر پێشکەش دەکاتن و خەڵکیش ئەو شتە باشە دەبینێتن بۆیە دەبینی ئەوانەی کە چاولێکەرن زۆربیان سەرکەوتونە و من پێم وایە گەنجی چاولێکەر گەنجێکی سەرکەوتوترێ لەو گەنجەیە کە چاولێکەر نییە بۆیە لە بیدایەتشەوە باسم کرد چاولێکەری زۆر جار کێشە نییە نەبۆتە کێشە چکە کەس پرسیار لێ ناکە ئایا ئەو کەسە کەسێکی چاولێکەر یانەوەتە ئەو کەسێ لە بەرچاو ناگرن کە هەنگاوی یەکەم دەست پێ دەکا ناوێت کەسێکی چاولێکەر بێ نایان دەستخۆشی ئەوەی لێ بکەن کە ئەو کابرایە ڕێزکەی شکان وەکو دەست پێشخەری یەکەم ئەوی شەی کرد نەزانین ئەو هەڵی هەیە یەک دوو سێ بەڵام ڕێزکەی شکان بەڵام دێچی دەبینن تەنیا هەڵەکانی زەق دەکەنەوە و ئەمەشتی توشتی لێ دەکاتن دێ کۆپی چاولێکەرەکان دەکاتەوە ینی وەک باشە زۆر با لێرە تێپەڕ نەبین ئێمە پرسیارمان لە کۆمەڵی گەنج کردووە لێمان پرسیون ئایا چی بەو کەسانە ئەڵێن کە لاسایی شێوە و کاری کەسانی تر ئەکەنەوە وە خۆیان ناژین و ئەیانوێ وە خەڵک بژین بۆ چوونەکانە بینین و درێژە بە گفتوگۆکان. چی بەو کەسانە ئەڵێ کە لاسایی شێوە و کار و هەموو شتێکی خەڵکانی ترەکەنەوە وەکو خۆیان ناژین و ئەیانوێ وەکو خەڵکی تر بژین وڵی هیوادارم ئەگەر لاسایی کردنەوەش بی لەو کەسەی کە دەوێت لاسایی بکاتەوە باشتر بێ نەوەک خراپتر بێ ئەگە خراپتر بێ نەیکا باشترە لەبەرەوەی لە ئەوەی خۆی دەدا بەڕاستی چۆن باشتر بێ یعنی بۆ نمونە جەنابەت مەسەلەن دەبینی گەنجە لاسایی گۆرانی بێژەشی دەکاتەوە ئەگەر هاتوو بە جوانتری ئەدا کرد دەستخۆشی لێ بکەین ئەگەر وەکووی ژێرتر بوو خواردتر بوو نەیکا لەبەرەوەی هەم لە کابرا شتێکەدا و هەمیش باش ئەمە لە ڕۆهونەریەکە ئەی لە ڕووی ژیان ئەی لە ڕووی فکر ئەی لە ڕووی خوێندن ئەی لە ڕووی زۆر شتی ترەوە وەڵی لە هەر بوارێک بی ئینسان ژیان چۆنە ژیان ئەوەیە کە تۆ بتەوێت سەرکەوتوانە بژی اینجا بە هەر بیرکردنەوەک بی بە هەر شێوازێک بێ لە هەر بوارێک بیتن نیمە شتێک بکەی کەوا پەشیمان بوونەوەی لە دوان لێ بەڕای منە شتان نەکەن چکە ژیانە کاو شانە دەکەن داهاتیان زۆر سەقەت دەبێت لۆ خۆیان زەرەرە خۆیان تووشی مشکلە دەکەن کەسی تکە تووشی مشکلە دەکەن چکە ئەگە تۆی کارە بکەی دەویستی پارە قەرزکەی کەو پارە هەم خۆ تووشی مشکلە دەکەم کەسەکەی بەرامبەریشت کە کابرا لە چاکەی خۆی پارەش دەداتێ تووشی مشکلێش دەبی لە هەموو ڕۆکانەوە لە بیرکردنەوەکانیشەوە لە بیرکردنەوەکانی سەقەتە بیرکردنەوەکانی زۆر سەقەتە زۆر نەجاعەت نانی یعنی ئەو کەسانی کە وەکو خەڵک ئەژین وەکو خۆیان ناژین نەجاحەت نان و سەقەتن بەێ زۆر سەقەتن دڵنیا بەلۆی کە زەرێک زۆریشان پێ دەکە هەم بۆ خۆیان هەم بۆ چاردەورەکەشان بۆ خەفەت بۆ دایک و باوکی بۆ شەردەوە نییە بە زۆکو ئەو کەسە بژی لاانێ ژیانی تۆ زۆر خۆشتر بێ لە ئیویش با من داهزار لەبەرچی با دە دەفتەری لەبەر لاانێ ژیانیم زۆر خۆشتر بی ئەم لەتانی لە ماڵەوە برنج و مەرەگە گۆشتێش بخوا لەبە سوکەری هزار نەخۆشیە بەنسبەت لاساییکردنەوە هەندێک بابەت هەیە لاساییکردنەوە باشە بەس لە هەندێک بابەتیشە وەکو خۆی بژی باشە بە قنعاتی من چکۆ لاساییکردنەوە خراپ نییە علمە شتێکە علم زۆر پێشکەوتیەکە لاسای بکەیتەوە لەوەی لەوەیە شتێکی تر باشتر وەرگری ئەو کەسێک کە لاسایی دەکاتەوە هەر کەسەوە بە پێی خۆی بژی باشە نەک لاسای خەڵکی بکاتەوە چۆن هەیە لە مەسەلەن
ئەوێ وەکو خەڵکی تر بژی زەرەری چی پێگەێنرێ حتا مایە ژیانی هەر ئەوا دەبێتن هەر لە لاسایکی نۆ دەژی شتێک زۆر هایبە هەر شتێکی زۆر ناشیرنە ئێمە لە وڵاتی خۆمان دەبی بە سەر قیاسی خۆمان لە سەقیات شتی خۆمان بڕۆین بەس ئێمە وانین ئێمە چاولێکەری دەکەین بە زۆری هەم خەڵکی کورد چاولێکەری گەلەگە لە زۆر بوو قژی نازام چی لێکە و جچی پانتۆڕێنتە خوارێ و شەقشەقیەکە ئەوە کولتوری ئێمە نییە شتێکی ناشیرنە بەخۆم چیم بۆ ئەوە ها دەکەم لەوەشی لاساییەکیش بکە بکەمەوە من کوردم بە دەستوری خۆمەوە جوانم لە لاسایەکیشکە بوومەوە ئەوە ڕای گەنجەکانمان بوو باش کافیخان تۆ دوێست نمونەیەکمان بۆ باسکەی فەرموو نمونەیەکی زۆر جوانمان هەیە لەسەر چاولێکەری ئەویش بەدادەچوون گەنجێکی شاری سلێمانیە بەدادەچوون کە ناوی هاوکار جەبارە کاکاوکار خۆمان نانە ئەو قۆناغی یازی زانستیە هاوکار جەبار بەدادەچوونی بۆ کارەکانی ئەنیشتاین کردووە کە ئەنیشتاین بردۆزێکی ڕووناکی ئەڵێ خێرایی ڕووناکی 300 میلیۆنە لە چکێک کە تەواوی جیهان سوورەتەوە ئەوەڵێ بۆچی من با بردۆزێکی تاریکی دانێ کە دوایدا چوون و لێکۆڵینەوە ئەڵێ ڕووناکیش هەمان خێرایی هەیە بگرێ زیاتریش خێراییەکەی هەیە بەس لێرە بەدواداچوونی ئەو کوڕە گەنجە ئەڵێ با منیش وەکو ئەنیشتاین ناوم بچێتە کتێبی لاسای ئەنیشتاین نکاتەوە بەڵام لێرە کێشێکی ئەوەیە کە حکوومەت ینی چارەسەری نییە پشتگیری نییە لایەنە پەیوەنددارەکان پشتگیری لێ لەو لایەنەوە توانین بڵێن شتێکی باشە شتێکی باشە گەنجەکانمان لاساییەکەن بەڵام ڕێژەکە کەمە بەڵام جاران لەم مای پێشوە ڤیددیو بڵاو بۆ نازانم ئەوەی کرد لە ناو سیارەکە دابڵزیتی گۆلەکە گۆرانیە ئەوە بە چ ڕێژەیەک هەمووتان بینیتان بە چ ڕێژەیەک خەڵک لاسایی کردەوە بەڵام بۆچی نمونەی گەنجانی وەکو ئەم هاوشێ و کاگااوکاری کە ئەم باسیەکە بۆ کەمە بۆ ئەمان ئەیانوێت کەمن ئەو ڕێژە گەنجەی کە ئەیانوێت لاسای ئەنیشتین کەنەوەوانە ئەیانوێت لاسای کەسانێکی ڕۆشنبیر بکەنەوە ئەیانوێت ژیانێکی باشتریان هەبێ و بەڵام ئەو ڕۆی تر زیاترە ئەوانەی کە دەیانەوێت نێستا ئەو حاڵەتە دەگەڕێتەوە سەر خودی گەنج خودی خۆی ئایا گەنج چەند زیاتر لە کوردستان زیاتر لایەنی باش و زیاتر لایەنی علمی گرتووە ئێمە ئەمیشە میلەتێکین حەز بە حازری دەکەین حەزمان لێش وەڵامی پرسیارەکەی خۆ بەرەوە ئێمە کامەیمان گرتووە ئەمە لە هەندێک حاڵەت حازریمان گرتووە بەڵام ئێستا کۆمەڵە گەنجێکی باشمان هەیە کە دێن وا ئەو حازریان شکاندووە هەز دەکەن هەز بە پرسیارەتی دەکەن لایەنی کتاب خوێندنەوە يعني براستي لكردستان دا اصلا يعني گەنج لە حدی يعني دەتوانین بە ڕێژەی سفر ناخەملێنی بەڵام بە ڕێژەی سەتادا لە 100 گەنج دە گەنج کتێب ناخوێنێتەوە ڕەشبینی نییە بەجددی ڕێژەی زۆر کەمە لە کتێب خوێندنەوەدا يعني ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوە زۆر کەم نییە ئەو ڕێژەیە ئەوەندەی کە لە ناو گەنج و ئەوەندەی لە کاری مجتەمع مەدەنی و تێدا و هەڵسوکەوتمان تێدا کردووە يعني دەتوانین بە زیاتریشی بخەملین لەوانەیە مەسەلەن بێ بە ڕێژەیەکی دیاریکراو ناتوانانی بخەملێنین بەڵام گریمان دا بۆ 15 هەتا 20 چێشەمانی بەڵام لە 20 ناستە سەرەوە باشە کاک ئەحمەد تۆ کە یاساناسی و هەروەها چالاکوانی مەدەنیشی بەڕاستی ئەو ڕەشبینیەی کاک سعدوڵڵا وایە؟ من پێم وایە بەڵێ جۆرێک لە ناومێدی هەیە لە ناو گەنجەکان لە هەرێمی کوردستانە ئەمە پێویستە ئێمە هەمومان بێکەوەی بە کۆمەڵ ئیش بکەین بۆی دووبارە گەنج ئاش بکەینەوە دووبارە گەنج لە ڕووی سەقافیە و بنیاد بنینەوە من پێم وایە لاساییکردنەوە سەبەبی ئەو تەزەخومە جیهانگیریە بوو کە ڕووی لە هەرێمەکەمان کرد ئەمە وای کرد لە هەرێمی کوردستانە زیاتر شتەکانی وڵاتانی دراوسێ زیاتر بەسەر ئێمە ئەمە ڕاگەیاندن ڕۆڵی گرنگی هەبوو لەوەیە کە نەیتوانی وەکو خۆی ئەو ڕۆڵە ببینێتن کۆمەڵێک ئەفلامی تورکی و ئێرانیمانەیە ئێمە دێن تەرجومەیەکا و لە هەرێمی کوردستانە دایەبەزێنێ کە ئەم ئەفلامانە لەگەڵ ژینگە هەرێمی کوردستانە ناگونجێ کە بەداخەوە هیچ سانسۆرێک نیە لەسەر ئەو بابەتە کەمە وای کردووە نەک تەنها دۆ بلاج ئێستا هەندێک کۆمەڵە قسەی کوردی ئەخەنە ناو کە منداڵەکان و مێرد منداڵەکان لە ناو کۆڵانەکانە ئەم وتانە دووبارە ئەکەنەوە کەمە جۆرێکە لە لاساییکردنەوە من بۆ شتێکی شەبوو ئەمیز بۆ کاکاوکاری ڕوونکەمەوە من پێم وایە لە ساییکردنەوە ئەوەی لە هەرێمی کوردستانە دیوەسلبیەکەی زیاترە بۆ نمونە تۆ وڵاتێکی وەکو فەڕەنسا ماوەیە بەر لە ئێستا راپۆرتێکیان بڵاو کردەوە کە پێیان وابوو
خواردنگاکانی ماکدۆناڵد شەقامە سەرەکیەکانی پاریسی داگیر کردووە بۆیە لە تەقریرەکە کە بەرزێکەنەوە بۆ وەزارەتی پیشەسازی فەڕەنسا داوا ئەکا دەڵێ ئەم داگیرکاریە بێتە هۆی ئەوەی کە ئەمنی غیزایی فەڕەنسی تووشی کێشە بێت ئەبێتە هۆی ئەوەی کە اقتصادی ئێمە بەرەو دووە بچێ با ئێمە وەرین چارەسەری بکەین بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە هیچ زۆرە سانسۆرێک نییە و بەرنامە ڕێژەیەک نییە تا ئێستا ئێمە توێژینەوەیەکمان نیە بەدا تا پێمان بڵێ ئەو ڕێژەیە چەندە ئایا ئەو ڕێژەیە ئەو ڕێژە ناومێدیەیە کە ئەو کاکەیە باسی دەکە ڕێژەکە بریتە لە 150 ئەوەی کە ئیجابیە وەکو ئەو خاتونە نمونەی بۆ گەنجەی لە شاری سلێمانیە ناو یا ئەو ڕێژە سلبیەکە زیاترە بۆیە من پێم وایە لە کۆمەلگای کوردیە ڕێژە سلبیەکە زیاترە بۆیە بێ دووبارە ئێمە ئەبدێتی ئەو بابەتە بکەینەوە دووبارە چاکی زۆر باشە کاگاوکار گەنجانی ئێمەش بەر ئەو شاڵاوی گیانگیریە نەکەوتون کە لە هەموو گیانە هەیە هەندێک جار بە شوێکی سلبیش بەڵێ دەستی پێەکەن گەنج جیاوازتر لە زۆربەی گەنجان و لە خەڵکی ئێستا من بەڕاستی زۆر پۆزیتیڤم بەتایبەتی بۆ گۆڕانکاریانە و تاکە شتێکە لە بەژەوەندی گەلەکەمان دابێ ئەو گلۆبالیزیشن هاوکاری میوانن لەم بەرەوە ئەوان پۆزیتیڤ نین و بەڵێ لە بواری بەتابەتی ئەوەی کە کاک ئەحمەد باز دەکات لە بۆ گلۆبالیزیشن تەمەن ئێمە لەبەرەوەی گەلێکین چواردە ورمان گیراوە قەتیس کراوین بەتابەتی لە ڕووی ئاقلەوە سنوورێکی گەورەمان بۆ دانراوە و بەشێکی چاولێکەریش ئەوەیە کە شتێکی بێت لیمیتیشنز ئۆف ئیماجینیشن یعنی سنووری بیرکردنەوەمان سنووری ئاقلبەندیمان کە سنووری ئاقلبەندیمان بیرکردنەوەمان تەسک بوو لاواز بوو ئێمە چی دەکەن چاولێکەری دەکەین بەڵام خۆشحاڵانە بەتابەتی ئەو کرانەوەی گەلەکەمان بەتابەتی لەگەڵ ئەوەی کە پێ دەڵێن ئەو شەپۆڵی گلۆبالیزیشن یان بەجیهانی بوون و تێکەڵبوون و بەستنەوەی کۆمەلگاکەمان بە کۆمەلگای دەرەوە دەزانم لەوانەیە هەندێک کاریگەری خراپە بێتن هەندێک قوربانیشە بێتن بەڵام دەرەنجامەکەی زۆر باش دەبێت ئێمە دەبینە بەشێک لە نەتەوەکانی جیهان و بەتابەتی و گۆڕانکاریە خێرایانەی کە ڕوو دەدەن و گەنجیش ئەلێرە دەبێت ئامادەکاری بکاتن بەتابەتی ئامادەکاری بکاتن ئەوە نەبێت مەسەلەن تەقلید بکە بڵێ بۆ لە مەودا گەنجی ئێمە ناتوانێت تەقلیدی هونەرمەندێکی تورکی بکاتەوە دەبێت ئیبداعات و بیرکردنەوە و کار و ڕفتاری زۆر لەوە گەورەتر هونەرمەندت کرد و باسی با تۆزێک باسی هونەر بکەین ئێستا زۆر لە گەنجەکانمان ئەچەند گۆرانی وڵاتەکانی ترە هێن و هەمان موزیک وەرەگرنەوە و بەس تەکستەکەی ئەگۆڕن بۆ ئەوە نایکەن پێ دوایە گۆرانی بێژێکی یۆنانی گۆرانی بێژێکی فەڕەنسی ئەمریکی مەسەلا هەر ئەوروپای هەر وڵاتێکی دیکە چینی یابانی هەر کەسێک وەربگرێ کۆپی گەلانی تر ناکاتن لە بۆ معلوماتن بەدەیان هونەرمەند هەیە لە لوبنان بەدەیان هونەرمەند هەیە لە لوبنان بە سەدان ڕێگا دەست دەخاتە هەرێمی کوردستان بەس بۆ ئەوەی ئاواز و گۆرانی و هەرچەرچی بابەتی لێکوانبی بە زمانی عربی دەری ببڕێ و بەدەیان هونەرمەندی دیکەی جیهانی هەیە لە ڕێگای کوردی خۆمانەوە من زانیاری مێ لە ڕێگای کوردی خۆمانەوە دەوێت دەستی بگا بە ئاواز دەکات ئەوە شتێکی ئاساییە هەموو میلەتێک هەموو کەسێک سەرسامی هەیە لەوانەیە ئەڵمانیەک سەرسان بێ بە یابانێک سەرسان بێ بە ئەمریکێک بەڵام شتێکی ترێک کاگاوکار خۆت داوانێ هەر لەو ڕۆوە بینیت کە کۆمەڵی هونەرمەند زۆر ڕخنیان هەیە بۆ بردننی ئاواز و لاسایکردنەوەی هوەری وڵاتانی تر کافی خەمبام بێمە لای تۆ بۆچی ئێمە پێشتر باسی شتێکی کرد ئەوەندەی خۆمان ئەمانەوەی مەسەرەن نامانوێت گرنگی بە خودی خۆمان بین نامانوێت خۆمان بین ئەمانەوەی کەسانی تر بین لە ئاوازە ئەمانێش ئاوازی وڵاتانی دەرەوە بێ لە جلوبەرگە هەر لاسایی ترەکەین لە هەموو شێوەکانی تر باشە دەیەت چی بکەین بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر کللتور و کەڵچەر دروست نەکە لەبەرەوەی کە لەوانەیە ئەوانی لە سەروی ئێمەون ئەو گلەیمان لێ بکەن سەرەتا پێویستە ئەو کەسانە متمانیان بخوانە بێ بۆی نەبنە کەسانی تر خودی خۆیان بدۆزنەوە لە ناو خۆیان ینی وا بکەن کە خاوەن قەراری خۆیان خاوەن بڕیاری خۆیان بن زیاتر متمانە بەخۆبوون زیاتر بەرهەمهێنان زیاتر ئەو شتانی جێپەنجیان لە کۆمەلگە دیار بێن نەک ئەوەی کە بچن ئاوازی کەسانێکی تر بێن وەڵا ئەوە ئی خۆمە ئەوە نە بەڵام خەڵکی لەوانێ بڵێ ئەگەر دیمان بڵێ وەڵا لە کولتورەکەی خۆیان لایەن ناوە لە مۆرکەن ڕسمیەکەی خۆیان کە کوردن لە هوەریەکەیە لە جلوبەرگا لە شتێکی نەریتی و بەسەن کولتوری خۆمانمان نەماوە باشە کاک ساتڵە لەلایەنی پەروەردەوە ئەمە پرسیار بکەم پەروەردە چەندێک هۆکارە بوو ئەوەی کە گەنجەکانمان لاسای یەکتر بکەنەوە بە نمونەیەکی بچووکت بۆ بێنمەوە کاتێک کە مامۆستایەک واجبێکەدا یەکێک حەلێکە بەیانی هەموو دێن لەسەری کۆپیەکەنەوە ئەوە زۆرە لە ناو بەرەوە خۆشم کرد هەم لەلایەنی باشە پەروەردە چ ڕۆڵێکە بینە پەروەردە ڕۆلی گرنگ دەبینێتن لەو بارەوە ئەمە وەکو کاک ئەحمەدیش پێشتر و توێژمان کرد پێش بەرنامەکە ئەیتەمەشاکەین ئەمە باسی پەروەردە بکەین لێرە ئەمە هەتا سیستەمی پەروەردەشمان کۆپی پێیستە سیستەمەکەشمان قەدیمە چی بکەین ئەمە دەبی
لێ ئەوەلەوە بەس دەست هەنێک بکەینەوە سیستەم گرنگ ینی ضرورە بۆی ئێمە بەکاری بێنین بۆی زیاتر خوێندکارەکانمان مەسەن زیرەک ببن و بگۆڕێ ئێمە گەتەمەشای خوێندکارەکانمان بکەین ڕژبین یەکیان پێدا هاتووە ینی سیستەمەک نایگۆڕێتن کە خوێندکار ڕژبین کاتن لە خوێندندا بۆچی ڕژبینی کرد ئەوە دیتمان ماوەکانی بکە کە پۆلی 12 چی بەسەر هات ینی کە هاوڕێی خۆم بوو هشتا و پێنجی هەبوو هات بووە هشتا و پێنجی هینا بوو لە مەحەد ناوی گەڕابەوە ینی بگرە کێشە زۆر لەسەر پەروەردەمان هەیە زۆر کێشەمان هەیە بەڵام ئەگەر برین لەلایەنی تەقلیدەوە کەینێ پەروەردە دەتوانێت ڕۆلی خۆی بجۆڕێ لەسەر لاسایی کەرەوە چاولێکەری ئەو کاتە کە سیستەمی پەروەردە بە سیستەمێکی نوێ دامەزراوە لە بنەڕەتدا باشە دەشتێکی تر هەیە بە هەر خۆت وەڵام بەرەوەسە ئەگەر بێتە سەر باسی چاولێکەری شتی شێ لە بواری پەروەردەیە بۆ نە تۆ ئەگەر بۆ نوێ هەفتا و هێناوە باشە ئاچیتە بەشێکەوە لە زانکۆیە بەڵام باوکە پێتەڵی ئارێتەوە بۆچی نەوەتێنێنا بۆ نەچیتە یان بە شێوەیەکی تر هەموو کورد هەوڵ بۆ تو بوو هەندەسە و قانونەدا ینی ئەوەکو چاولێکەری نییە؟ 2 ساڵ پێش ئێستا فلیمێکی بیانی بوو بەرهەم هێندرەکە دۆبلاژی کوردیان فلیمی بیانیمان هەیە بەڵام تا چەند گەنجی خۆمان تەمەشای پۆزتیڤەکان و نێگەتیڤەکان دەکات ڕاستی ئەوەندەی پۆزتیڤەکانمان هەیە نێگەتیڤەکانمان نییە بەڵام گەنج تەمەشای نێگەتیڤەکان دەکاتن بۆی کاتەی خۆش بەسەر بە لەوەیدا قوتابیەکی تێدا بوو لە هەندەسەی مەعماری لەوێدا دەیخین بەڵام ئەو قوتابیە بەهرەی هەندەسە مەعماری تێدا نەبوو ئەو قوتابیە بەهرەی وێنەگری فۆتۆگرافەری تێدا بوو ئەوە بوو 4 ساڵیش خوێندی لە وزانکۆی بەڵام نەبوو مهندس لۆیە ئەمە دەبی بین تەمەشا بکەین هەر ئینسانێک خولیایەکی تایبەت بەخۆی هەیە مامۆستا ئیبراهیم فەقێ ئەگەر وەبزانم لە هەمومان معلومە لە کتێبەچیدا لە کتێبەکەی توانەکان بە ئاگا بێنەوە ئایندە دروست بکە دەڵێتن لەناو قوڕدا خەزینە هەیە پندێکی چینیە دەرێ لە ناو قوڕدا خەزینە هەیە مامۆستا ئیبراهیم فەقێ دەرێ منیش دەڵێم لە ناو ناخی هەر مرۆڤێکدا خەزینەیەکی نەبراوە هەیە لە ناو ناخی هەر مرۆڤێکدا دەیکەوە تا ئێمە دەبی توانەکانی خۆمان بە ئاگا بێنینەوە دروست بکەین باشە کاکسان بەڕاستی ئەو خەزانەیە هەیە لە ناو ناخی گەنجانی ئێمە تاکو کاریگەری لاساییکردنەوە هیچ مەسەرن بەسەریۆنە بێت بەڵێ بە تاکید تاکێکی ئێمە ئەگەر بەراورد بکەین لەگەڵ تاکێکی بەریتانی هەمان ئەو خەزێنەی کە لە تاکێکی بەریتانی هەیە لە تاکی ئێمەدا هەیە بەڵام ئێمە پێویستە زێهنیەتی تاکی ئێمە بگۆڕین بۆ ئایندەی ژیان زێهنیەتی دایک و باوکی ئێمە کە چۆن وا بکەن کە ڕۆڵەکانیان بڕوایان بە خۆیان بێ خۆیان داهاتی خۆیان دیاری بکەن چێ هەیە ئەتوانێت ئەم تۆ بێ بگەڕێت بەناو ناخی خۆتە تا بتوانیت ئەو سێکتەرە بدۆزیتەوە کە تۆ تێدا خۆی ئەبینیتەوە ئەو سێکتەرە بدۆزیتەوە کە تۆ تیا سەرکەوتوو ئەبیت وەکو ئەو بەڕێزە نمونونەکەی هێنایەوە ئێمە ئەبێ دووبارە تاچی کورد دروستکەینەوە و ئەو زەهنیەتە کۆنەی کە لەلایەن دایان و باوان کاتی تر هەبوو دووبارە ئەبدێت کرێتەوە و بگۆڕدرێتن ناکرێ هەمومان خولیای ئەوەمان بێت کە توبە کە هەموو هۆکارەکەشی یا بەلایەنێکی مادیە یا شتێکی چاولێکەریە کە لە لای دراوسەکانی لای خزمەکانی لەڵی کوڕەکەم لە تۆبە یا کچەکەم لە تۆبە ئێمە ئەبێ ئەو زەهنیەتە کۆتایی پێبێنین ئەبێ بە بیرکردنەوەیکی تازە تاچی خۆمان بەرهەمێنین کە ئەم تاکە خۆی لەو بوارەی خۆیان لە چ بوارێک کاتوانێت تەشەنە بکات لە چ بوارێک کاتوانێتن ئەو ئادیایە و فکرەی کە هەیەی لەناو کۆمەلگا دووبارە بنیادی بنێ وە کۆمەلگا بەرەو ئاقارێکی باشتر ببا بیبیا بۆ کەنارێکی ئارام بۆی بنیادنانی تا ئێمە تاک تەندروست نەکەین کۆمەلگایەکی تەندروستمان پێ بنیاد ناکرێتن ئەمە لە هەرێمی کوردستانە غیابە. ئێستا ڤۆکس پۆپێکمان هەیە ڕای کۆمەڵی گەنجمان وەرگرتۆ لەسەر ئەوەی کە چی وای کردو کە گەنجانی ئێمە لاسایی بکەنەوە وەکو خۆیان نەبن بزانین ڕای گەنجەکان چییە. خەڵک حەزی لەیە کە خۆی بگۆڕیتن تەماشی خەڵکی تر بکاتێ پێرن تەتەوەر لە ژیانی خۆی بەڵام نابی خۆی لەبیر کاتەوە لە چێ هاتووە ئەس لە خۆی لەبیر کاتەوە ئەو مهمەکەیە هەر شتێکمان دەکەین هەمووی لە بەهۆی مەسەلەن تۆڕە کۆمەڵاتیەکان شتێکی وان نییە ئێمە بۆ خۆمان شتێک بکەین داوەکو داهێنانی بکەین ینی سەیری خەڵکی تر نەکەین بۆ خۆمان هەوڵدەین شتێک بکەین پرسیارەکەمیش ئەو بوو ئەخر سەبەکەی ئەوەیە ناڵێم بۆ نمونە لەو وڵاتی خۆمان مەسەلەن ڕەنگە خەڵک گەنج زۆربەی بێئیشە وایە چونکە بەهۆی قەیران و شتانە ڕەنگە وای لێن مەسەلەن زیاتر هەر بە
دانیشتن و گەڕان و پیاسەکردن و ئەو شتانەوەیە ئیتر وای لێ ناکە مەسەلەن هەوڵدا شتێک بکە شتێکی نوێ هەر تەقلیدە بۆ نمونە لە هەموو شتەکانەوە لە خوێن لە جلوبەرێک لە بڵێ لە هەڵسو کەوت هەر بە دوای شتی دووبارەوەیە تەقلیدەکە چییە یعنی ئێستا من لەوێ شتێکم هەبیتن جەنابەت نیتر لەوانەیە حەز دێوەچین بین هەوڵ دەدەی بگەی کە هەوڵ ینی لەوانەیە بە خراپی بگەی ئەوەش ینی ناتانی وەکوم بی یان ئەمە ناتان وەشی یەکەشکە بم بەس هەر تەقلیدەکەی دەکەی ئەوە نازانم هۆی هۆکارەکە چییە بەس هۆکارەکە تاسەت خەیرانە هەموو گوڵێبوونی تایبەتی خۆی هەیە وایە من کاتێ بەرگم پڕ بوو تەقلیدی کەس ناکەمەوە حاڵێبی کەس ئەو کارا بە عەقڵی خۆی کەوتووە من حەز لە شتێ بکەم بچم تەقلیدی کابراکەمە نەکەم من بە دڵی خۆمەکەم و هەموو مرۆڤێ خۆشە هەموو مرۆڤەکان هەموو ئینسانەکان وەکو ئەوەی کە هەن وەکو ئەو کەسایەتی کە هەن وەکو ئەو شخصیاتە وەکو ئەو ناخە وەکو ئەو بیر و بۆچوونە وەکو ئەو زانیاری کە هەیەە سەرژیان وەکو خۆیان بژین تعبیر لە خودی خۆیان کەن چی کردووە چی وای لە گەنج و لەو کەسانە کردووە کە وەکو خۆیان نەژین ئازانی چۆنە ئەمڕۆ گەنجەکانی ئێمە سەر لێ شێواون بەڕاستی هەندێکیان دوای عادەت و تەقالیدی وڵاتانی دەور و بەرکەوتون 150 ساڵمان ماوە بگەینە ئاست و مستەوای یابان ئەوروپا وڵاتە پێشکەوتوەکان ئێمە ناتوانین وەکوان بژین یعنی ئێستا تەواوی ئەم میلەتی ئێمە کۆکەرەوە بۆ نمونە ناتوانێت ئەم دەستگایی کە بەدەستەوە دروستیکە وایە کەواتە تۆ ئەبێ وەکو خۆت بژیت ئەگەر ئەتەوێت دروستبی هەوڵدە لە ڕێگەی خۆتەوە ئەوە ڕای گەنجەکانمان بوو باش کاکاوکار شتێک هەیە کە وەکو دیاردەشی لە هاتووە ئێمە ئێستا زۆرەی بینین لە سوۆشیال میدیا کە بلۆگەرمان هەیە مۆدلمان هەیە خەریکن دایمەن پیج دائەنێن ئیتر مەسەڵەن زۆر ڕسمی خۆیان بڵاوەکەنەوە سناپی خۆیانەکەن مەسەڵەن هاوسەرگیریەکەن مەسەڵەن هاوسەرگیریەکەن شەو ڕۆژ لە پێش سیارە دانیشتون سناپی خۆیانەکەن و گەنجەکانمان چاویان لەکەن و یا خۆزگە بە ژیانیان نەخوازن ئایا ئەوان ئەو ژیانیان هەیە کە گەنجی ئێمە چاویان لێ بکە دۆرکایم تیۆرێکی هەیە بە ناوی بێستایلی بێشێوازی طبعا هەر مرۆڤێک بێشێواز و بێستایل بوو چ دەکە چاولێکەر دەبی کۆپی دەبێت من بدایەتی باسم کردم چاولێکەری خراپ نییە بەڵام بێشێوازی ئەوە زۆربیان بێستایلێ باوەڕکە بێشێوازیە ئەی نازانین بیری بۆ شتێکی دیکە ناچێ هەر ئەوە بیری بۆ دەچێت ئەوە چاولێکەری لەوە دەکات تەقلیدیەوە دەکات نەبوونێت لە کۆتایی بەرنامەکە بەڵام خەریکە بە دەرەنجامی واگەین هەمووتان جەختان لەسەرەوە کردو کە چاولێک لە هەرێمی کوردستان گەنجانمان زیاتر چاولێکەرن بەڕاستی ئەمە بێشێوازی بە پێشێوازیە نه هەر کەسێک کە بێشێواز بوو بێگومان چ دەکاتن 100 چاولێکەری ئەوەی دیکە دەکاتەوە مارکس ناوێکی تری لێنایە بە ناوی لە خۆ بێگانە بوون لە خۆ بێگانە ئینسانەکە لە خۆی بێگانە دەبێت مەسەڵەن حەز بە خۆی ناکاتن یەکسەر چی دەکاتەوە 100 تەقلیدی کەسێکی دیکە دەکاتەوە عەبدوڕەحمان سەدیق ناوی لە دەنێ خۆکوژی چکە ئەو کەسە ئەو توانە و چکە هیچ ئینسانێک لە یەکتر ناچێت کە تو ممارەسەی ئەو ستایل و شێوازی خۆت نەکرد چ دەکەی یەکسەر خۆت دەکوژی بەڵام کێشەکە لە چێیە کێشەکە هەندێکی دیکە باسی وە دەکەن دەڵێن ئەگەر لەو کۆمەلگایانەی کە بێمەودانە تاوان کوردستان یەک لەو کۆمەلگایان ئێستا هیچ کۆمەلگای وەکو کۆمەلگای کوردستانی کۆمەلگایکی بێمەودانە هیچ مەودایش تێدانە مەودای تێدانە بۆ ستایلی نوێ بۆ شێوازی ژیانی نوێ بۆ بیرکردنەوەی نوێ بۆ سیاسی نوێ بۆ ڕێز حزبی نوێ بۆ ڕێکخراوی کۆمەلگای نوێ کاک ئەحمەد لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە ئێستاش ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لێوە ئەوەیە بەشی دیپلۆماسی بە قات و ڕیبا دەچێت ئەوە دەخوێنێت تۆ دەچێتە پێشی ئێن دەچێت بۆ ڕۆژ ئاوا دەچێت بۆ یۆنامی نازانی یۆنامی بۆ عێراق دروستکراوە نەبوو بۆ بەشی سووریا بەشی تورکیا ئەو تەقلیدیانە کۆمەلگای خۆشتە بەمە لەلایەنە دەرونیەکەوە باسیکەین باشە کاک ئەحمەد هەست ناکەی ئەو کەسانەی کە زۆر زیاتر لاسایی کەرەوەن متمانیان بە خۆیان نییە دەرونیان وەکو ئەوەڵێ بێگانن بە خۆیان بەڕاستی وەکو خۆشەوت لە وەکو مارکسڵێ لە زاری کاگاوکارەوە هەست ناکەی ناڵێ دەرونیان خراپن بەڵام ئایا کاریگەری دەرونیش زاڵ نییە بەسەر ئەوە کاریگەری نییە بەسەر لەساییکردنەوەی بە تاکید من پێم وایە کاریگەری دەرونی زۆر هەیە ئێمە کۆمەڵێک سیفاتمانەیە خۆرسکن لە ناخی ئینسانەکەدا هەیە بۆ نمونە دڵپیسی بۆ نمونە ڕەزیلی تۆ تاکێکە هەرێمی کوردستانبی بە وڵاتی بەریتانیاش ئەمە هەڕەزی دەرەچێتە بە گۆڕینی ژینگەکە گۆڕانکاریەکی ئەو تۆ ناکرێت لە ناخی ئینسانەکە بۆیە من پێم وایە ئەو دیاردەی لە ساییکردنەوەش هەندێک بۆ هەندێک کەس لە ناخیایەتی ئێمە زۆر جار لە مەجلیسەکانە ئەیبینین کۆمەڵی کەسە چنە دەرەوە کەسێک لەگەڵ خۆیانە بنەڵێن
بڵێن ئەمە لە سایی هونەرمەند دەکاتەوە لە سایی کۆمەڵی شتەکە کۆمەڵی قسەی خۆشی پێ لە سایی دراوسێکەمانەکاتەوە لە سایی فلانە کەسەکاتەوە کەواتە زۆر جار ئەم لە ساییکردنەوە بۆ خۆشکردنی مەجلیسەکانە بەڵام ئەمە وای کردووە بە جۆرێ پەرەیسەندووە لە هەرێمی کوردستانە هەموو سێکتەرە جیاوازەکانی گرتوێتەوە وای کردووە پێشکەوتن لە هەرێمی کوردستانە ڕاوەگرێت وای کردووە پێشکەوتن لە هەرێمی کوردستانە ئەو شێوە سروشتیان نەبینێت کە لە کۆمەلگاکانی ترا هەیە بۆی من پێم وایە لایەنە دەرونیەکە بۆ بابەتە زۆر گرنگە ئەبێ کاری لەسەر بکرێن ئەم کەسانەی کە لە ناو ناخیانەیە چارەسەریان کەمێک قورسترە بەڵام ئەتوانین بە چاکردنی سیستەمی پەروەردە سیستەمی خوێندنی باڵە لە وڵاتە گۆڕانکاریەک بکەین لە ناخیانە کە کەمتر بەلای کافی خان پەروەردەی خێزانی چ ڕۆڵێکی هەیە لەسەر مەسەلەن ئەوەی کە گەنجێک دروست بکا کە لاسایی نەکاتەوە واتە خۆی بێ لاسایی خەڵک نەکاتەوە یانیش لە لایەنی دەرونیەوە چۆن ئەتوانن وایان لێ بکەن کە گەنجێک دروست بکەن لاسایی خەڵک نەکاتەوە ئەە تۆ گوێتێ کۆمەلگایەکی دروست بەرهەمهێنی بڕۆ یەکەم جار لە خێزانەکەی دەست پێ بکە ئەوە من ئەگەرمانێ لە خێزان دەست پێ بکەین چی بکەین هەوڵدا کە تۆ ئەوە پەروەردە بووی مناڵی خۆت نەوەی دوای خۆت ئەوە پەروەردە مەکە ئەگەر تۆ بە شێوەیەکی ڕاست دروست پەروەردە بووی هەوڵدا ئەو ڕێچکەی بەردەوام بکەیت هەوڵدا ئەو بیر و باوەڕە خراپانەی کە خۆتەتە بنبڕی بکە نەک بۆ خۆت بۆ دوای خۆت بەڵام هەز ناکەی لە هەرێمی کوردستانە باوکەکە ئەوێ کوڕەکەی لە خۆی بچێت دایکەکە ئەوێ کشەکەی لە خۆی بچێت ئەم شتانە هەیە بۆ تو بۆ بە کچی فلان کەس ناچی بە کوڕ فلان کەس ئەو لە شوێنێک پەروەرد بە ئەو لە شتێک بەهرەی هەیە من لە شتێکی تر بەهرەم هەیە کەواتە خێزانەکان بەڕای تۆ ئەو کاری ئەیانەیە بمانکەن ئەو شەپۆلەی زۆر باشە خەڵکەکانێک کە زیاتر باوانینە باوانیان ئێو کە بەردەوام لە دووبابیان باوەڵ کە بەشی زۆری ناوانە تەقلیدی دەرەچەن حەز دەکەی تەمەشا بکە لە برادەرەکانی خۆتان لە ماڵەوە تەمەشاکەن ئەوانەی کە عەشقەبابن زیاتر زۆربیان کە خەڵکی کۆپی پێست و تەقلیدی دەرەچن ئەوانەی کە دایکۆنینە کە زیاتر لە دوو دایکن ئەوانە تۆزێکی لە دوای کات وەڵام ئەم دایکۆنی بوومە ئادایکۆنی بوومە لەبەر هەندێ مناڵم کەسێکی بدایم مەسەرەن کۆپیم نییە تەقلیدی نیمە بەرەوەڵە زۆر شتە بووە تەقلیدم کردوەوە حەزم کردەوەکو خەڵکی دیکە بم چکە لە هەمومان لەوانێت تەماشای کابرایەکی مەسەرەن هونەرمەند دەکەین یان کەسێک دەکەن عەزمان لێ وەکو ببین بەڵام چەندە ئەو گۆڕانکاری دەکەین من زۆر ویستم لە دەرونیەکەوە قسە بکەین کاک سعدوڵڵا زۆر لەسەر قسەی کاکاکاری باسی ڕێوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکات نازانم تا چەند ئاگداری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە لەوەش بابەتشی تەقلیدی جوانمان هەیە ئەوەیە کە لەو ماوانە خولی ئارت هەیە کە لە خولێکە لە دەرەوەی و کاک ئەحمەدی شادێریسە هەیە خولەکەیان هینایە لێرە پەیڕەوی دەکەن کە باز لە هەڵسوکەوت ڕۆژانە دەکات ئێوەش تەقلیدەکی جوانە و تەقلیدەکی زۆر ڕۆشنبیری و زانستیە و باسی ئەگە با بینە باسی بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەین لەلایەنی ڕۆلی هەبووە لە گەنج ئێستا بە چەندە خولمان هەیە خولمان هەیە کە بۆ ئەو کراوە کە گەنج بکات بە سەرکردا خولمان هەیە بۆەوەی ئێنێرجی بداتە گەنجەکە خول هەیە سپیکەر دروست دەکاتن هەر خول هەیە بۆی گەنج لە سایی کەس نکاتەوە خۆی بێ لەگەڵ ڕووی خۆی بێتن هەنی ئەوانە لەلایەن ڕاهێنەری بەتوانە چەندەها ڕێکخراویتکەمانەیە کە ئێستاوە ئێستاکە لەخوای بەزیاد بێتن ینی واتە ئەو گەنجێکە لاسایی یەکێکی ترەکاتەوە خۆی نییە؟ ئێمە دەبی بە سێ تێدا تێپەڕین لەلایەنی تەقلیدەوە کەمەکەیان وەسەتیان زۆری ئەوەی کەمەکە و وەسەتەکە کێشەی نابیتن ئەوە هەر حالەتەکە و بەسەری داهاتەوە یعنی وەلی ناکاتن وەکو کاگاکار گوتی مامۆستا عەبدوڕەحمان سدیق دەرێ ئەوە نەیکوشتیە بەڵام ئەوانەی کە لایەنی زۆرە ئەوە کوشتیتی ئەوەش چ دەکاتن ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە خاوەنی بڕیاردان نییە لە کەسایەتی خۆیدا ئەوە لە بە هەندی دەیکوژیتن خاوەنی بڕیاردان نییە لە کەسایەتی بەس ناکەی لە سایکردنەوەش کۆمەڵی کەسی گەورە کردووە بۆ نمونە هونەرمەندی لایەنی باشی پۆزیتیڤ بەڵێ وەکو عادلیمان بە لاسایکردنەوە دەستی پێکرد بەتاکید ئێستاش چەندە هەموو وەکو جیم کێری عادل ئیمام هونەرمەندی خۆمان هەیە مەسەلەن برێت هەتا برێن کە گۆڕینی ڕفتاری کۆمەڵگای ئەوە بۆ گۆڕینی کۆمەڵگای ئەوە زۆر جیاوازە لەوەی کە ئەوە هەدەفێکی هەیە مەبەستێکی هەیە مەسەلەن کە تەقلیدی دیاردێک دەکاتەوە زۆربەی ئەو دیاردانە لەناو کۆمەڵگای خۆمان هەیە هی ئەوەی بکرێتە شتی کۆمیدی بەڵام ئێمە نیمانە لێ دەبینین ئەو دیاردانە ئەو ڕفتارانە بە بەردەوامی دووبارە دەبتەوە مەسەڵ دەزانی لەو ڕۆژانە خەڵکی لەسەر سەرچۆپی خەڵکی کوشتووە مثلا لەسەر سەرچۆپی مثلا ئەگە ئەو سەرچۆپیە خەڵکوشتنی لە پێناو لە پێناو شتە بابەتە تەقلیدیانەیە ئەزانی ئەو وەختی ڕاپەڕین دیاردەی چەکداری چەکەڵگرتن
بەس بۆی لاسایی خەڵکە بووە لە سایانکردنەوە خەڵکە بۆ ئەو بابەتانیان کردە بابەتی کۆمیدی دەزانی دیاردەی کۆچکردنی گەنجان بۆ دەرەوە لاساییکردنەوە بوو دەزانی ئێستا کێشەی بریتانیا زۆربەی ئەوانەی پاکت فرۆشن لە تایبەتی لە بریتانیا من بۆ خۆم نەچمێنن بەڵام باز دەکەن دەڵێن ئەوە کوردەکانن ئەویش لەبەرچی یان دەبینی کوردەکان هەمووی بە یەک شەپۆڵ ئیشی پیتزا دەکە بە یەک شەپۆڵ ئیشی غەسل دەکە بە یەک شەپۆڵ پاکەت دەفرۆشێ ئەلێرە مەسەلەن دوکانێکی تەماتە فرۆشن دابنی لە تەنیشە تو ئەوە کرایتە ئەوەش ئەنیمێشنی فیلمی ئەنیمێشن کاک ئەحمەد هەبوو بەڵێ ئەوانەی کە ڕێ پێوەنە دراون ئەوانە پەرخوبە بن لەناو کۆمەلگایە بۆ نمونە زۆر تاچێمە پێشووتری لەسەر یاری پۆبجی زانیاری نەبوو بەڵام دوای ئەوەی کە فتوایەکی ئاینی لەسەردرا خەڵک زیاتر بەرەو بابەتەکە چوو ویستی بیخوێنێتەوە تەنانەت ئەوەی ئەو خاتونە باسی کرد بەزەبتی هونەرمەندەکانی ئەو ئەوێ بناسرێ لە ڕێگای دژەباویەکە بناسرێ ئەو بیر لەوە ناکاتەوە ئەو لاساییکردنەوە دیوە ئیجابیەکەیەتی یا دیوە سلبیەکەیەتی تەنانەت بە خودی هونەرمەندەکانی شوایە ئەم ئەوێ لە ڕێگای ئەم لاساییکردنەوە بڵێ بە کۆمەلگا بڵێ من جیاوازم کە لە ئەسلیشە ئەم کۆپی هێناوە بە دیوە خراپەکەی جیاوازەکەی ئەوە نییە کە بتوانێت داهێنانێ بکە بینیمان ئێمە باشترین نمونە ئەو یاریە بوو کە کۆمەڵە گەنجی ئێمان هەمویان ئەوەی داشینە بەزاند بوو چوو ئەم یاریە دابەزان بۆ ئەوەی چکە فتوایەکی ئاینی ئێمە ئەو جیهانگیری ئاینە کاتی خۆشی هەبوو بەڵام ئەم جیهانگیری ئاینێ کە لە سەردەمی یەهود و ئاینی ئیسلام و مەسیحیان ئاینیمان نییە ئاویلمان زانی سیاسیمان زانیە مەبەستم ئەوتوریمان زانی بەس ئاینی گۆڕانکاریەکان تۆ سیر کە جگە لەو جیهانگیری ڕۆشنبیریە سەقافی کە هەمانە ئەوەی اقتصاد هەمانە ئەم سەراپاگیر و خێراتر بوو بەڵام لە کاتی هاتنی ئاینەکانیشە کۆمەڵێک شتی جیهانگیری هێنا جلە کوردەکەی خۆمانەوە بەهۆی ئاینێکەوە کە لە کۆمەلگایەک لە نیمچە دوورگەی عەرەبی هات گۆڕانکاری هێنا بەڵام ئەم سەرتاپاگیر و خێراتر نەبوو لەوەی کە لە دیوە سەقافیەکە هێنا ئەوەی لە دیوە سەقافیەکە لە لایەنی اقتصادی هێنای لە لایەنی پەروەردە هێنا ئەمە بەشێک بوو لە گۆڕینەوەی کەلتوری کۆمەلگاکان لە نێوان یەکترا بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستانە زیاتر شتە خراپەکان بوو کە پێم وایە میدیا ڕۆڵێکی باشی نەبێت زاڵێکەری ئێستاتان بینیوە لەسەر چێ زیاتر بە تایبەتی مەسەلەن ئێستا گروپی وا پێدا بووە دژە ئاینی بە کەیف خۆی قسە بە ئاین دەڵێ یان مەجموعەک پێدا بووینە بە ناوی ئەوەی کە تەقلیدینە ئەوە کافرە فلانکە زۆر ئەوانە چاولێکەری خەتەرن بۆ سەر کۆمەلگاکەمان ئەوانەی کە غێر مباشر بە کەیف خۆی بەناو دەکەی قسە بە ئاین دەڵێ و ئەوانەشی دێن بە ناوی ئاینەوە خەڵک کافرەکە خەڵک دەکە 15 کۆمەلگاکەمانە بەڵام 15 دیکەشی لەگەڵ خۆی بردووە ئەویان زۆر خراپە هەمانە هەتا نازانێ نمونەکی زۆر جوانشمان هەیە کە ئێستا ینی لەو ماوە لە هەولێر بڵاوبووەوە ئەویش هێنانی مۆسیقار لەسەر شەقامەکان بەس ئەو نمونەکی زۆر جوانە کە لاساییکردنەوە دەوڵەتانی ئەوروپا بۆ پێشکەوتنی هەولێر ئەوە هەر لاین خراپمان باسکە بەهانەشتە باشەکانیش باس بکەین نا باشە کافێخان چۆن نتوانین وا بکەین کە لاساییکردنەوە کەم ببێ یەکەم شت ئاستی ڕۆشنبیریان پێ زیاد بکەن بە گەنجەکان زیاتر کەوەی کاک سەعەدوڵڵا باس کرد بچنە گەنجەکان بچنە خولەکان بۆ ئەوەی زیاتر مێشکیان فراوان بێتەوە بێنە سەر چارەسەرکردنی بەڵام بەو ڕووە خراپی کە باسمان کرد گوتمان لەوانەیە گەر گەنجێک لاسایی کۆمەڵ شتی خراپ بکاتەوە سوودی نابێ بۆ داهاتوو بۆ ژیانی چۆن ئەمە چارەسەرکەین بەڵام بە کورتی کاک سەعەدوڵڵا لە تۆ دەست پێکەم ئەگەر ئەسێت نەبی پرسیارەکەی دووبارەکەی پرسیارەکەم ئەوەیە بە کوی قسەکاتان ئەڵێن لاساییکردنەوە باش و خراپی هەیە باش لە ڕۆ خراپیەکەی لە ڕۆ سلبیەکەی چۆن وا بکەین گەنجان ئەم ڕۆ چارەسەر بێ ینی لاسای خەڵک نەکەنەوە لەو ڕۆوە لە ڕۆ خراپەکەەوە ئێمە دەبێ لۆ گەنجەکان شی بکەینەوە گەنجەکان زیاتر لۆ لای خۆمان ڕابچێشین بۆ ئەوەی کە گەنج هەموو گەنجێک توانای لە بن نەهاتووی هەیە ئەنی ئەوە ناکاتن گەنج خۆی بکوژیتن بە شێوازی تەقلیدکردنەوەیەک دەبی گەنجەکانمان زیاتر لەوە کۆک بکەینەوە کە ئێوە داینامۆی کۆمەلگان ئێوە دەبێتن زۆر لەو ئاستە بەرزتر بن کە ئەو تەقلیدانە بکەنەوە دەبی ئێمە گەنج بێنین بڵێن کاکە وەرن ئێوە کۆمەڵێک زانست و زانیاریتان هەیە ئێوە داهێنەرن گەنجی ئێمە لە کوردستاندا ڕاستی چەندەها گەنجمان هەیە کە دەیبینین یعنی بڕۆ لە هەل لە سیارە دروستکردن هەل لە کارەبا دروستکردن یعنی حیتمان کارەبا دروست کردووانە بەبێ هیچ ئەنەرژیە ئێدە ئەوە کاتە چیەوە ینی گەنجی کورد زۆر چاکە کافی خان ڕای تۆ چییە؟ چارەسەر چییە؟
چارەسەر ئەوەیە کە گەنجەکان بواری زیاتریان بۆ بڕەخسێنرێ باریان بۆ بڕخسەنێت لەسەر ئەو بەهرەیە کە هەیەە ئیشی زیاتر بۆ بکەن بۆی کاتیان کەمتر بێتەوە بۆ لاسایکردنەوەی گەنجانی ئەوروپا باشە ماشەڵڵا وەڵامەکانی کافیخان ئەو نە کورتە ڕێک لەگەڵ کاتەکەی ئێمەیە ئەگەر بمانێت چارەسەر بکەین تەواو دەبێت بە سێ لێڤڵ بە سێ ئاست ئیشی لەسەر بکەین یەکەمیان لە ئاستە خودەکە کە کاک سابڵا باسی کرد ئەوەیە کە بڕوا بەخۆبوون بۆ گەنجەکانمان دروست بکەین و چۆن ئەو ڕوا بەخۆبوونە دروست دەکەین ئەو پرۆگرام و شتی تایبەتی هەیە دمنێت لە ئاستی سیستەم چکە بەڕاستی سیستەمی کوردستان نەفیکردنی تاکێ لە ڕووی سیستەمەوە پێویستە ئەو سیستەمە چا بکرێ و سیستەمی خێزان جێک لەوانەیە کە کاک ئەحمەد باسی کرد و هەروەها لە سیستەم پێ دەڵێن ئێکۆسیستەم ئەوەی سیستەمە گەورەکە مەسەلە قوتابخانەیە مزگەوتە ڕاگەاندنە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیە ژینگەی دەورە پوشتە پێویستە ئەوانەش بگۆڕێن بۆ ئێمە چ بکەین بۆ ئێمە تاکێکی چاولێکەرمان نەبێت تاکێکی خاوەن توانە و داهێنانمان هەبێت. کاک ئەحمەد تۆ چی بەچ من پێم وایە ئەمە پێویستی بە پرۆژەیەکی درێژخایانەیە کە بێت دەسەڵاتی جێبەجێکردن لە پلانی داهاتوو کاری لەسەر بکاتن پلانێکی درێژخایانی بۆ دابنێتن و لەنا ئەو پلانەیە وەزارەتەکانی وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چکەمە هۆکاری بێئیشیە وەزارەتی ڕۆشنبیری ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆلی مامۆستایانی ئاینی من بە گرنگی ئەزانم کە بۆی بتوانن دووبارە تاکی ئێمە ئەبدێت بکەنەوە تاکی ئێمە ئەو ناومێدیە هەیەی نەیمێنێ بۆیە من پێم وایە ئەوە پێویستی بە پرۆژەیەکی درێژخانەیە و پێویستمان بە سنتەرێکی ئەکادیمیش هەیە بۆی بتوانین ڕێژەکە بزانین و چارەسەرەکانی بۆ بابەتەکە زیاتر هەڵەگرێت لەو کاتی کە بۆمان دیاریکراوە بەڵام بە جۆری شەنوکەوەکەی خەریکە نزیکە بنەوە لە ئەنجامێک دوای بۆ چوونی هەرێکێک لە ئێوەمان ئەوێ لەبارەی کۆی گفتوگۆکەمان زان بەچ ئەنجامێک لە ئاخیرە ئەنجامێکی ترمانەوێ لە کۆی گفتوگۆکەی خۆش خۆتان و هاوڕێکاتان گەیشتە چ دەرەنجامێک و بەڵام لێرە ناچینە شوێنێکی تر. لەو بەرنامەیە باسی چاولێکەریمان کرد وەکو دیاردەوە بە تایبەتی باسمان کرد لە ڕووی بیرکردنەوە و هەروەها لە ڕووی ڕەفتارەوە و جۆرەکانی چاولێکەریمان تانوتپۆ کرد بە تایبەتی ئەوانەیە کە نێگەتیڤەوە هەندێک لە ڕوانگەی پۆزتیڤیشەوە باسی چاولێکەریمان کرد و باسی ئەومان کرد کە چۆن چاولێکەری دەبێتە لە خۆ بێگانە بوون یانەوە چۆن دەبێتە هۆی وەکو لە ناوبردننی خۆت و هەروەها باسی هۆکارەکانی چاولێکەریشمان کرد بە تایبەتی لە کۆمەڵگای کوردستاندا کە کۆمەڵگایەکی بێمەودایە لە ئێستادا و تاکێکی دروست بە کە تاکێکی بێمەودا و بێبەرنامەیە کە دەبێتە یەکێک لەو هۆکارانەی چاولێکەری بکە بۆ خەڵکانی دیکە و نەبوونی ئەزمموی باش بۆ تاکی کوردی بتوانێت لە کۆمەڵگەکەماندا چاولێکەری بۆ بکاتن بە تایبەتی نمونەی لاوازمان زۆر لە کۆمەڵگاکەماندا و ئەو نمونانەی کە بەهێزی ژوون بە گۆڕانکاری کە دەرەنجامی ئەو کەسایەتیانە بە تایبەتی کە لە کاتی ئێستادا کە لاوازەکانیان بەدیارکەوت وای کردووە کە گەنجان کەمتر چاولێکەری ئەوە کەسان گەنج بە هەموو مانایەکی ژیان مانە بەخشە بەشتە جوانەکانی ژیان ببە هۆکارێک بوو پێشکەوتنی گەلەکەت بە هۆکارێک بوو پێشکەوتنی کوردستان نەک بە لاسایکردنەوەی کەسانی دەوروبەر نەک بە لاسایکردنەوەی گەنجانی دەرەوەی وڵات بە هۆکارێک کە ئەوان لاسایی تۆ بکەنەوە نەک تۆ لاسایی ئەوان بکەیتەوە لەو دانیشت و باسخواسانەیدا کە لە گەر هاوکارانماندا زۆر بابەتمان چاوچێ کرد بەڵام گەیشتینەوە ئەنجامەی کە لە مجتەماعی ئێمەدا دوو زۆر لاساییکەرەوە هەیە لاساییکەرەوەی نێگەتیڤ و پۆزتیڤ بۆیە ئێمەش دەبێتن زیاتر لاساییکەرەوەی پۆزتیڤین نەکو نێگەتیڤ بۆ ئەوەی زیاتر کۆمەڵگاکەمان پێش بکەوێت و بەرەو ڕۆشنبیریت هەنگاو بنێت گەیشتین بۆ ئەنجامەی کام دادێ لە سایکردنەوە دادێکی جیهانیە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر بەڕێژەی جیاوازەیە بەڵامەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێنی دیوە سلبیەکەیەتی بۆیە پێویستمانەوەی کە سیستەمی پەروەردە و سیستەمی خێزان لە هەرێمی کوردستان گۆڕانکاری تێدا بکرێتن بەوەی کە تاکی ئێمە تاکێکی دروستکرد بێ واتە ژیان ذهنیەتی تاکی ئێمە بۆ ژیان بگۆڕدرێت کە ژیان تەنها ئەوە نییە کە تۆ تێدا گوزەر بکەی بەڵکو ژیانەوەیە کە تۆ داهێنان بکەی گۆڕانکاری بکەی نەکەوەی کە تۆ کۆپی پێست بوو لاسایی بکەیتەوە.